داخل كسان يكن بەوە مرتاحە بن تەبیعەتیان ئەوەندە خراپە ئاواتیان ئەوەیە هیوایەتیان ئەوەیە پەنا بەخوای گەورە سوکایەتی بە خەڵکی بکەن خەڵکی بشکێننەوە ئاواتی ئەوەیە بڕاتە هەر شوێنێک خەڵکی بشکێنێتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم سزای ئەو کەسە چییە کە کەسێک دەشکێنێتەوە لە شوێنێکدا ئەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە ئەفەرمێ هەر مسلمانێک لە شوێنێکە زەلیلکە سەرشۆڕیکە سوکایەتی پێ بکە کەرامەتی بشکێنێ ڕێز و حورمەتی بشکێنێ سزاکەی چییە؟ خوای گەورە میهرەبان ئەو ئینسانە لە شوێنێکە دەشکێنێتەوە کە پێی خۆشە سەربەرز بێ وەکو سزایەک بۆ ئەو تاوانەی کە تۆ ئەنجامت داوە ئەمڕۆ لە مەجلیسێکە کەسێک دەشکێنیتەوە سوکایەتی پێ دەکەی ناشرینی دەکەی خوای گەورە وەکو سزایەک عقوبەیەک تۆ لە مەجلیسێکە ئەشکێنێتەوە ناشرینت ئەکا کە پێت خۆشە لەو مەجلیسا سەربەرز بی خوا سەرشۆڕت دەکات لە ڕۆژێکا کە پێت خۆشە سەربەرز بی لە شوێنێکە ئاواتت سەربەرز دێ خوا سەرشۆڕەکەت وەکو سزایەک بۆ ئەو کەسەی کە سوکایەتی بە خەڵکی کردووە بۆی ئاگادار بە هیوایەتت ئاواتت ئەوە نەبێ خەڵکی بشکێنیتەوە هیوایەتی ئەوەیە ژنەکەی بشکێنێتەوە ناو خەڵکە سوکایەتی پێ بکە هیوایەتی ئەوەیە مناڵەکانی بشکێنێتەوە هیوایەتی ئەوەیە پیاوەکەی بشکێنێ هیوایەتی ئەوەیە براکەی خزمەکەی دراوسێکەی بشکێنێتەوە ئەوە ئاواتی تۆ بێ دڵنیا بە خوا لە شوێنێکە سەرشۆڕ و زەلیلت دەکا کە پێت خۆشە سەربەرز بی ئەوە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆیە با ئەو تەبیعەتە پیسانە ناو خۆمانە دوور خەینەوە ئەو تەبیعەتە ناشرینان لە خۆمان دوور خەینەوە کە ناشرینکردن و سوکایەتیکردن بە بەرامبەری خۆمان شکاندنەوەی بەرامبەری خۆمانە والله ڕۆژی ئێمەش دێت والله ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئەو کەسە بشکێنیتەوە دڵنیا بە ڕۆژی تر سزای تۆ ئەدرێ و سەرەی تۆیە لە شوێنێکە خوا زەلیلت ئەکا پێت خۆشە سەربەرز بیت